باخی گشتی سلێمانی هەمیشە وێنایەکی جوانی لابیر و هزری هەر یەکێکماندا جێهێشتووە. بۆیە بە دروشمی پاییز و مێژووی باخی گشتی کۆمان دەکاتەوە یەکەمین دیداری کۆمەڵایەتی و کللتوری و مێژوویی بە چاودێری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و با سپۆنسەری پرۆژەکانی گراند بولیڤارد و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی ئەم دیدارە جوانە سازکراوە. ئێمە و ئێوەش بابینەری چالاکیەکانی ئەم دیدارە بین و لە نێویشیاندا چەند میوانێک لەگەڵمانە ئەبن بۆ ئەوەی گفتوگۆیان لەگەڵا بکەین بابزانین دەربارەی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی و ڕێخستنی ئەم دیدارە چ پەیامێکیان هەیە لەگەڵمان بن. بەرنامە پلان و بیرۆکەی خۆماندانە بە هاوکاری ئەندازیاران و چاودێران و فەرمانبەران و شاران. خۆشەویستان لەم بەشەی پرۆگرام ئەچینن لای یەکێک لەو میوانە خۆشەویستانەی کە لەم دیدارەیە بەشداریان کردووە کە ئەوانیش زۆر بەڕێز ڕێبین شێخ جەمیل کە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکایەتی شارەوانی سلێمانین و لە هەمان کاتە ئەندامن لە ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی. کاک ڕێبین سڵاوت لێبێت و سپاس بۆ ئامادەبوون. جەنابتان بەخێر بێن سەرچاو، سپاس بۆ ئامادەبوونی جان. سپاس بۆ ئێوەش. کاک ڕێبین پێمان بڵێ یەکەمین دیداری کۆمەڵایەتی و کللتوری و مێژوویی باخی گشتی سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە خانەوادە دێرینەکان و میوانانی خۆشەویست چ پەیامێک ئەبەخشێت بە باخی گشتی؟ سپاس دەکەم. دیارە ئەم دیدارێک کە دروستمان کردووە لەلایەن ڕێکخراوی خانەوادە دێرینەکان و بە سەرپەرشتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بۆ کۆکردنەوەی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی و بۆ یەکتربینین و یەکتر شادبوونەوەی ئەو خانەوادانەیە کە ماوەیەکی زۆرە لە یەکتر دوورن و هەروەها بۆ هەڵبژاردننی باخی گشتیش کە وەک شوێنێک کە وەختی خۆی هەم خانەوادەکان کە لێرا کۆبوونەتەوە و یەکتریان بینیەوە بە تایبەتی ڕۆژانی چوارشەمان هاتوون لێرە یەکتریان بینیەوە ویستمانە ئەو دیدارە تازە بکەینەوە نوێکەینەوە. ئەو وێنانی کە لێرە نمایش کراوە بۆ ئەوەی تای میوانان تەماشای وێنەکان بکەن پێم وابێت بنەماڵەکەی خۆتان لە ڕێگەی وێنەیەکەوە توانیوتانە تەواوی گزارشتی خۆتان یا خۆت ئەو بیرەوەریە جوانەی کە هەتان بۆ وەکو بنەماڵەیەکی دێرینی شاری سلێمانی لە ڕێگەی وێنەیەکەوە لە نێو باخی گشتی سلێمانیە نمایشی بکەن. بەڵێ وەڵای ئەو وەکو ڕێکخراوەکان هەر کەسە و بە چەند وێنەیەک بەشداری کردووە لەم دیدارەیە کە بۆ بینینی و پیشانانی ئەو خانەوادانە کە وێنە کۆنەکانی خۆیان توانین وەکو گەلێریەک لێرە نمایشی بکەین و هەچ کەسە و شاد بێ بە بینینی ئەو وێنە کۆنانی خۆیان و ئەم خەڵکانێکیش بیبینن کە بزان ستایل و ژیانی جاران چۆن بووە. ئەگەر بە کورتی باسی وێنەی بنەماڵەکەی خۆتمان بۆ بکەیت. وێنەکەی ئێمە دوو وێنەی ماڵی باپیرمە کە ساڵی 1956 گیراوە وێنەیەکی ئایلەویە کە لە ستودیۆی گیرا وێنەکەی تریشانی دایک و باوکم لە ساڵی 1970 لە زاخۆ گیراوە لەو کاتەیە لە گەشتێکا بوون. تەواوی مێژووی ئەم خانەوادە دێرینانە چیمان پێ ئەبەخشێت چ پەیامێکمان پێ ئەبەخشێ و لە کوی ئەو دیداری کە ئەمڕۆژ لە باخی گشتی سلێمانی سازکراوە؟ بەڵێ دیارە سلێمانی خۆی سلێمانی بچووک بووە چەند خانەوادەیەکی دێرینی تیا بووە وردەوردە گەشەی کردو گەشتۆتە ئەم سلێمانی کە ئێستا بەو جوانی کەی بینن ئەم خانەوادانە دایما بەیەکەوە بوون گەشتیان کردووە سەیرانیان کردووە لە ناو باخی گشتیا کۆبوونەوەی خانەوادەیان کردووە کە یەکتریان تیابینی و ئێمە جستمانە ئەم علاقەیە بمێنێتەوە پەری پێبین و توانین لە داهاتوودا وردەکات لەسەرەوە بکەین کە سلێمانی بەو جوانی خۆی و وەکو سلێمانی بە هەموو گەشە کردووی ببینین. سپاس بۆ جەنابتان بەڕێزی. سپاس بۆ زۆر بەڕێز ئەندازیار ڕێبین شێخ جەمیل کە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و لە هەمان کاتە ئەندامن لە ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی. جا ئێستا لەگەڵمانە بن با بچینە لای یەکێکی تر لەو خانەوادە دێرینانەی شاری شاران کە لەم دیدارەیە بەشداریان کردووە. لەگەڵمان بن.
یەکێکی تر لەو میوانە ئازیزانەی کە ئەمڕۆ لێ کەمین دیداری کۆمەڵایەتی و کللتوری و مێژویی لەم دیدارە جوانەیە بەشداریان کردووە ئەوانیش زۆر بەڕێز کەسایەتێکی دیاری شاری سلێمانین شاری شارانن ئەوانیش کاکزایری کەریمەڕەش پێمان خۆشە گفتوگویان لەگەڵا بکەین بابزانین دیدارەکە چۆن ئەبینن و تا چەندە بوونی دیدارێکی وەها بۆ خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی و لە هەمان کاتە میوانان و گەشتیارانی خۆشەویستیش لە نێو خودی باخی گشتی سلێمانیە کاریگەریکی زۆر باشیە. کاکزایر گیان سپاس بۆ ئامادەبوون سلااو لێ بێت تۆم کاتت باش بێت جەنابتان دەستان خۆش بێت تەمان هێنانی ئەم مەراسیمە بۆ ناو ئەم باخە بزات کارێکی زۆر پیرۆزە چونکە باخی گشتی هەل لە کۆنەوە ئەمە ئەو سیەیە کە شاری سلێمانی هەناسەی پێە لەبەرەوە چۆن ئاگامان لە سیەکانمانە مەفروضای هەمومان لە لای خۆمانەوە ئاگامان لەم باخە جوانە بێ کە تاکو ئێستا تام و چێژی خۆی لە دەست نەداوە ئەم شوێنە قیبلەگای خەڵکی شاری سلێمانی بوو کە سەیرانیان بۆ کردو لەسەر دەمانێکە کە هاتنە دەروی ژنان و کچان کەم بوو ڕۆژێکی منتەزەم هەبوو کە چوارشەمە بوو هەموو خانوادەکانی سلێمانی ئەهاتن بۆ ئەم باخە و خەڵک دەبینی لە دەوری باخەوەی کە نزیک بوو بە زەمیلە و بە دەستی مناڵەکانی گرتە بوو ئەوانەی کە خەڵکی گەڕەکە دوورەکان بوون بە سواری عەرەبانە دوو ئەسپی ئەهاتن و لێرە تر بڵاو ئەبوونەوە و سەیرانیانە کرد و ئەگەڕان ئەم باخە بۆ من خصوصێتی تایبەتی خۆی هەیە چونکە ماڵی ئێمە لە ساڵی 1958ەوە دراوسەی باخەکەین من ئەم باخە بەشێکی زۆر لە ژیانی خۆم تیا بردوتە سەر ژیانی تەلەبەتی چونکە هەمیشە بۆ سعیکردنە هاتینە ئەم باخەوە ینی لە قۆناغی 56 ئیبتیدایی هاتووم هەروەها لە یەکەوە تاکو 6 سانەویم تەواو کردووە بەردەوام من دەروێشی ئەم باخە بووم ئەمە مەرقەکەی من بوو من لێرە حاڵم لێهەوە فەزلی ئەم باخە بەسەر منەوە زۆرە چونکە وەکو بە بەڕێستەڵێم لەگەڵ ڕەفیقەکانمان بە یەکترێ گەیشتین و لێرە ئەمان خوێن سعیمانە کرد ئەم باخە هەروەها زۆرجار شوێنی دڵداری و عشق بووم مەکتەبی کچەکان لەم دەوروبەرانە بوون و دایمەن کوڕە گەنجەکانە هاتنە لێواری مەحاجەرەکانی دەرەوە هەرچی نامەیەکی نووسراوی شار بووە حازری کرد بوولیە و تەسلیمیە کردیا جوابی نامە کۆنەکەی وەرەگرت ئەم شوێنە زۆر پیرۆزە ڕاستی ئێستا پارکی ئازادیشمان هەیە ئەلحەمدوللا بەڵام تاموچێژی ئێرە تاموچێژێکی ئەساڵەتی خۆی پێوە ماوەتەوە دەست ئێمەتان خۆش بێ کە ئێمەتان کۆ کردەوە چونکە ئێمە لێرە زاخاوی دڵی خۆمان نایە و بە دیداری کۆمەڵێ دۆست و ئەحباب کە ڕەنگە مدەیە بێ دوور بن لە چاومان ناڵێم دوور بن لە دڵمان دوور بن لە چاومانە گیناوەنە لە دڵمانە وجودی هەر هەیە لێرە بەیتێکی عەرەبیم بیرەکەوێتەوە کەلسوم بە گۆرانی ئەیڵێ ئەڵێ یا بەعید الدار عن عینی ومن قەلبی قەریب ئەی ئەو کەسانی کە دوورن لە چاوم و لە دڵم نزیکن ئەم کۆمەڵە خەڵکەی لێرە پێیان گەیشتین هەمووی خەڵکانێکی خۆشەویستی ئەم شارن لە ئەسیلەکان لە کۆنەوە و ئێمە دەمێک بوو بازێکیم نەبینی بوو بەس ئەمڕۆ ئەم بۆ مناسبەتی بەڕێستان بەرجەستتان کرد زۆر خۆش بوو دەرفەتێک بوو زاخاوی دڵمان بینەوە بە دیداریان و ئینشەڵا بتوانین لەم شوێنە زۆر چالاکی بەرپاکەین مادەم ئێمە ئەم مەیدانەمان هەیە ئەی بە ئەسب سواریتیان نەکەین مادەم ئەم باخە جوانەمان هەیە حیفە کاری هونەری جۆرا و جۆری تا بەرپانەکەین و ئەم شوێنە جاران پێشبڕکەی بوو لەگەڵ مەکتەبی گشتی کتێبخانەی گشتی بۆ خوێنن ژماری ئەو خوێنەرانی کە لێرە بوون و کاتی خوێندیانە بردەسەر زۆر زیاتر بوون لەوەی کە لەوێ ئەبیندان لە فترەی ئیمتیحاناتی ساڵە شەوان ئێرەیان بۆ داناخستین دەرگاکانی باخی گشتی کراوە بوو لەبەرەوە جمەی ئەهات لە ناو تەلەبەیە و ئیسفادەیەکی زۆر باشیشمانێکی بوو لە چڕویەکەوە ئەوەی کە بچووک بۆە شەرمی لە گەورەکە کرد ڕوودنا هەوسایی نەکەی چونکە هەموو گەورەیەکە بە گەورەی خۆتەزانەی گەورەکانە بوون بە چاودێر بە سەلمانەوە لەبەرەوە لێرە سعیکی زۆر جدی و ڕێکپێکە ئەم باخە مەبعەسی پێگەیانی ئەنواع خەڵکی جوانەکە ئێستا شەهاداتی گەورەیان هەیە و شادەیان پێە و خزمەتی وڵاتەکەن بە شەهادەکانیان هەموو پێگەیشتووی ئەم باخن لەگەڵ گوڵ و نەمامەکانی ئێرە پێگەشتون سپاس بۆ گەورەیتان دەستان خۆش بێ
دەستخۆش سپاس بۆم لای زۆر سپاس بۆ کەسایەتی دیاری شاری سلێمانی زەهیری کەریمەڕەش وەک ئەوەی کە لە زاری خۆشی و ئاماژەی پێکرد کۆبوونەوەی تەواوی خانەوادە دێرینەکان مێژوویەکی پرشنگدار لە بیر و هزری هەر یەکێکیاندا ڕنگ دەداتەوە ئەمە جگە لەوەی کە میوانانی خۆشەویستیش تەواوی خانەوادە دێرینەکانی شار ئەبین و لێرە گفتوگۆیەکی زۆر جوان لە نێوان خانەوادەکانیشدا دروست دەکات.